سڵاوتان لێبێت لە کەشێکی ساردی بەفراوی ناوچە شاخاویەکان و وشکە سەرماقی ناو شاری سلێمانیەوە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیام. تەوەری ئەم جارەمان لەسەر ساڵی 2025 بزانین لای هاوڵاتیان و کاسبکاران و چین و توێژەکان ساڵی 2025 چۆن تێپەڕی. لەگەڵماندا بن و با پێکەوە گوێ لە دانیشتوانی شاری سلێمانی بگرین. ئەوە لە کۆتا ڕۆژەکانی ساڵ نزیکە بیتەوە. پێم خۆش و جەناب وەکو خەڵکی وەکو دانیشتوویەکی شاری سلێمانی وەکو کاسبکارێکیش باسێک لە یەکێک لە ڕووداوە خۆشەکانیان بەداخەوە ناخۆشەکانی ئەم ساڵ بکەی کە لە زیند و لە بیرتا ماوەتەوە. یاخوا بەخێر بە سەرف چاوانم بەخێر خێرتانە نابێت. وەڵای قوربان ئەزانی چی ئێمە ئەگەگەڕێنەوە بۆ ساڵەکانی 650 عێراق 7 ملیۆن بووە، کوردستان ملیۆن نییە بوو. ئەیسا بەشەر زۆر بووە نابێ بڵێن خەتای خوایە ئەم باران و شتە ئەم تۆفان و شتە. تۆ ڕۆیش ناو چەماکەکەی بە بێلا خانی تیاکەیتەوە پێرای تیاکەی کاکە خەڵ لە پارە زۆریان نازان چی لەکە کاکە ئەوە پارەکە زۆر ئەیەوە دوو فەقیری پێ ئینکە کوڕکچێکی پێ بێت دامەزرێنە با بمەڕۆ لە چەموشیوە خۆی گەورە ئیشی خۆی ناوێسێنە تۆش ئەبێ عاقڵ بێ ئەو چەمە بۆچی کراوە خۆی گەورە بۆچی کردوەتی. جەناب پێت وایەکێ لە ڕووداوە ناخۆشەکان ئەم لافاوە بوو کە لە چەمچەماڵ بەتایبەتی لافاوە هیچ شتێ بێ حکمت نییە. خۆی گەورە فەرمای ئەگەر ناڕەحەتێکم هێنا بەسەرتانە بە زەرەری مەزانن لەوانەیە مەسلحەت بێت بە چاکە بگەڕێ بوو ئەچێ هەزاران ماڵی فەقیری تیا بووە چەمچە ماڵ خۆی بوژانەوە خۆی گەورەمەی بکردن بە دەلیل. ئەی وەکو تاک وەکو هاوڵاتیەک ڕووداوێک هەبووە ناخۆش یان خۆش لە ماوەی ئەم ساڵاکە لە زیهنتا ما بێتەوە و بیرت بێت. وەڵی ئەم ساڵە با پێ بڵێم بەس میلەت زۆر هەچەند خەتای میلەت تاوانی تایە میلەت نیوەی گەڕاوەتەوە بۆ بێدین و بێ خراپی نیوەکەیشی چاکە ئەبێ ئەو خەڵکە خۆی بگەڕێتەوە. خۆی گەورە زاڵمی لە کۆڵەکاتەوە ئەگەر خۆی گەورە بۆچیە ئەڵێ ئەگەر زاڵم بن زاڵمتان بۆ نێرم زاڵتان بۆ نێرم خۆتان چاکەن با منیش پیاوی چاکتان بۆم نێرم هیچ خەتای زاڵم نییە. ئەم دوو پاشا بڵێن پارتیەکێتی هیچ خەتایان ناگرم خەڵکەکە خۆی زاڵمە. لە کۆتاییە ئەمە نمونەیەکی خۆ ژیانی خۆ ڕووداوێک ئەم ساڵ کە بەسەر هاات بێ خۆش ناخۆشی چ بیرە؟ وەڵی لەخوا بەزاتای شتی ناخۆشیم بەسەر نەهاتووە بەڵێ من لە 2016 تووشی فەقەرات بووم من هاچێ بڵێم خی گەورە لە تۆ بەزیابێ لەوانەیە بە مەسالێحێکی باش بۆ من گەڕابێتەوە تاوانێ بوو بمایە ئەگە ساغ بوومایە تووشی شتێکی غەڵەت بوومایە خی گەوران لەم ئینا منی بەسەر کردێتەوە. لە کۆتایی ساڵی 2025 نزیکە بینەوە پێمان خۆشە بەسەرهاتێکی خۆش ئەگەر هەبێ یاخودەگە بەداخەوە ناخۆشێکە بێ بۆمان بگێڕیتەوە کە بەسەر خۆتا هاتبێ ئەم ساڵ چیرۆکێکیان. والله هێستا بۆ کتوپڕیە شت نایەتە خەیاڵ ئەبێ خۆتی بۆ ئامادەکەی بەڵام وەکو یادگاری خۆش لە کاتی کاسپی و کارکردن و فرۆشیاری و ماڵەوە و بەسەر هااتێ ڕووداوێ یاخود هەوڵێکت دابێ کە بە ئامانج گەیشت بێ بە ئامانجێکی خۆت گەیشتبی. وەڵی شتەکان زۆرن ینی لەخوا بە زیابێ شتی خۆش و ناخۆش زۆرە ژیان بەوانەوە بەتامە بەڵام بۆ خوایەسە حەج شتێکە ها مێشکم ینی نازانم ئەوەی کە بۆ گێرمەوە خۆش بێن بە فکرمانایە. ئەگەر باسێک لە ساڵی 2025 بکەی بە شێوە گشتێکی لای جەنابەت چۆن تێپەڕی وە ئاواتێک هەیە یان چ ئامانجێکەیە کە بۆ ساڵانی ئایندە بۆ ساڵی ئایندە کاری لەسەر. وەڵی شت زۆرە کاری لەسەر بکەی بە نسبەت خۆت ینی کەسێک خۆی بیەوێ ژیانی تەمین کە ماڵ و مناڵی پێ بگەێنێ کوڕکچی لە خوێندن تەواو بێ ئەوەی کە نوقسانە پڕی کاتەوە ئەوەی کە هەیەی بیبەخشێ ئەمانە هەمووی ئاوات و ئامانجن لە 25 ناتونەتە دیە بێ لە 26شیان بۆ بکەین. چیرۆکێکە بەسەر جەناب داهات بێ چیرۆکێکمان بۆ باسکەین. بەندەکان لە تەمەن وەرگین ئەم ساڵە چیمان کردو جوابی ئەڵاگیان چۆن بین ئەو شتان
واتە بە بەرپرسیاریەوە سەیری ڕابردوومان ڕابردوو ڕۆی ئەگەر باسێکی ژیانی خۆت وەکو بەسەرهات و ڕووداوێک ڕوویدابێ خۆشیان ناخۆش هیچ شتێک هەبووە لەم ساڵ باسێکی ساڵی 2025مان بۆ بکەی چیرۆکێکمان بۆ بگەیتەوە ڕووداوی لەوان نیمە ناوەڵە بەس باشە بەعام باشە لە کۆتایی ساڵی 2025 ئەڵی چی ئاگارین شتەی جوان بێ شتی باش شتی چاپ کرێت شتی جوان پێشکەشکەی بەس لایانی پەیوەندیدار و دەسەڵات و خزمەت هەموو شتێ بڵێ هەموو کەسێ لای خۆیەوە شەر نییە کابرا بەرپرسە دڵ لە شوێنێکی خۆ دەشتی باشکە قەیچێک بەگشتی 2025 بۆ جەناب چۆن بوو باش بوو خراپ نەبوو ڕۆژەکانی کۆتاییدایە پێشەوەی باسێک لە ساڵی 2025 بەشێوە گشتێکی بۆمان بکەیت لە ژیانی خۆتا چیرۆکێ بەسەر هاتێ ڕووداوێک ئینجازێک و بەدەستێ نابێ یاک دەستکەوتێ 2025 چیرۆکیە بابەتێکمان بۆ باسکەیت سپاس بۆ وجودتان لێرە وەڵا بەنسبەت 2025ەوەجا ژیانی ئێمەمی خۆی چیرۆکە هەر وڵاتەکەمان و ژیانمان سەر لەبەری خۆی چیرۆکە ئەحداسی زۆر ناخۆشمان بینی لە 2025 بۆ هیواین لە 2026 ئەوانە نەبێ و شتەکان بەرەو باشی بچن چیرۆکێک بەسەراتێکی خۆتێ خۆش ناخۆش بیرت بێ ئەڵڵا ئێستا هیچم لە یاد نییە نەوەڵا هارەوەڵە تا چەند گرنگە کە ئەو ئامانجانەی کە هەمانە لە ئەم ساڵدا بەدیمانێنە بۆ ساڵی ئایندا کاری لەسەر بکەین و بە شێوە گشتەکەشی 2025 بۆ جەناب و بۆ ژیانی تایبەتی جەناب و چۆن بوو وڵی عزیزم بەنسبەت ساڵەکانەوە وە گوتمیانی تۆ چیتە ساڵێکی تازەوە مەفروس وایە کۆمەڵێک ئامانجت هەبێ کۆمەڵێک پلانت هەبێ بۆ ژیانی خۆت بەڵام زۆربەی کات ئامانجەکانیش پلانەکانیش سەر ناگرێت لەبەر ئەوەی کە تۆ هیچ کارایکی یاریدەدەرت نییە یعنی حکوومەتەکە دامت ناکە حکوومەتەکە هاوکارت نابێ گەنجێکی زۆرە بینی بۆ نمونە بێ ئیشە بێ پلانە یعنی بەجددی پێی بێتاقە دەبی گەنج نابێ بێ ئیش بێ گەنج نابێ بێ پلان بێ هۆکاری ئەمەش من بۆ دوولایەنە ینی جوودلایەنە بایپۆلەرە یەکەمیان خەڵکەکە خۆیەتی دومیش حکوومەتەکەیە نە حکوومەتەکە هاوکاری خەڵکەکە بێت نە خەڵکەکەش خۆی پلانێکی بۆ خۆی هەیە بۆ ساڵێک لە تەمەنی ڕۆشتووە ساڵی داهاتوو بەو شێوازانە بێ کە پێشووترتیایە بووە پێم وابێ جەناب لە سلکی تەندروستی کارەکەیت دۆختان لەگەڵ موچە بەعیکۆت ڕووداوەکان بەگشتی ئەوەندەی جەناب لە بنکە تەندروستی هەستەکەی ڕووداوی هاتوچۆ ڕووداوی سەختی هاتوچۆ ئەمانە تا چەند لەم ساڵدا هەبوو واللهی عزیزم کارمەندانی تەندروستی و پزیشکان یعنی بێگوێدانە هیچ بەرژەوەندیەکی شخصی بە بەردەوامی لە خزمەتی هاوڵاتیانان و سەح شتێکە تەندروستی شتێکە نابێ بۆ سندرە و نابێ پەکی بکەوێت ئێمە و برادەرەکانیشمان بێموچەی و بێپلانی حکومت نەیوەستاندوین بەڵام خۆ بێ چارەسەرێک بۆ بدۆزرێتەوانێ چارەسەرێک بۆ نەدۆزرێتەوانێ لە کۆتاییە خەڵک باجەکەیە خەڵکیش نابێ باجەکەی بە گوناحە خەڵک عزیزەکەم باسکە حەجیان یاخواستن بە سیاست ناقی بابەتێکی ئاسانە ئەو خۆزانانی لە کۆتایی ساڵی 2025 لە ژیانی جەناب تا ساڵی 2025 چۆن تێپەڕی حتا بڵێ ناخۆش بوو ساڵێکی ڕەش ساڵێکی زیاد هەوەکو بیلان ئەمە بۆ خەسەی بەدەست خوا نەبوو ئەمە بڵێ ینی بەخێر پێ قۆڵواسە چاوم سەبەب کارەکە ئەتوێ بڵێ خوای گەورە نەبوو خۆمان بووین ئارە وەڵا عەبدە ڕزقەکەوا لە دەست عەبدا و نایە بە خەڵک ئەوەتە بێ بازارە لێرە هەتا ئیسێکانە سەفتاحم نەکردو جەناب بە 2025 لە ڕووی بازارەوە خراپ بووە حەد بۆ نەک بۆ من بۆ خەڵکێکی تریش هیوا هەیە لێرا کە دوکانە ئارەشتا هەتا کلەی دوکانەکەشی بۆ نەدراوە یا کارەبا یا ئاوەکەی ئەگەر باسی لە ژیانی تایبەتی خۆت کەم لە ماوەی ئەم ساڵەدا ڕووداوێکی خۆش ناخۆش ڕوویدابێ بۆمان بگێڕێتەوە چیرۆکیی وەڵا هەر ڕۆژ بە ڕۆژ ناخۆش بوو شتێکی خۆش نەبوو کە تۆ بڵێ وەڵی دڵم پێی خۆش بێ و پچی بۆ شوێنێ چونکم بۆچی ئەگەر کابراش بۆ نمونە تۆ جەناب و مەعاشخۆر بێشی با من لە خۆشی شابم بەڵام خۆ تۆ ئەو لە ناخۆشیایە هەر کە تۆ ئەیبینی ناڕەحە دەبی بێ بە گشتی 2025 بۆ جەناب بوو خۆش نەبوو بۆ کەس خۆش نەبوو هەتا بۆ من بۆ کەس ئەوەی کاری لەو چیرۆکە و بەسەرهاتانەی کە ناخۆش بوو بۆمان باس بکەی هیوایە دەڵێ بۆ نمونە لالەن یەکەم بەرێ یا شتێکم بەرێ ئەرە بەخوا توێتی سێوێکم بەرێ کتومە کاکە پارەم ناوێ ناڕەحەتیش بۆ پێی توێتی کاکە لەوای خۆم یا شتێک ئاوا شت ئەی چۆن پێم ناخۆش نییە جاران کابرا لە باتی کیلوێ سێوی بدە 4 کیلوێ بر دوو لەمە بر دوو لێ بر ئیستا معاملە 1 کیلۆکە بۆ ڕبێ مانای وایە زۆر خەڵک ناڕاحەتە و لە ناڕاحەتە دخوای گەورە دەروی خێر لەم خەڵکە کاتەوە لە ئێمەش ئەم ناڕاحەتێ بگۆڕێ سەرکردەیەکی شاک پیاوێکی مسلمانی ڕێک و پێک خوای گەورە بیکا بە نسیبی ئەم خەڵکە باشی مامۆستاییان 2025 بۆ جەناب و چۆن بوو
2025 ساڵێکی ناخۆش بوو بۆ من وەکو شخصی خۆم. ئەکرێ ڕووداوێک کە وای کردو ناخۆش بە بۆمان باس بکەی بگونجێ؟ واللهی ئیتر هەموو کەسێک لە ژیانی خۆیە ژیانی شخصی خۆیان کۆمەڵێکشت ڕوودا و ڕۆدا لە ژیانی خۆیان ئەو ساڵە هەیە بۆی خۆشە بێ هەیە بۆی ناخۆشەوێ لەوانێ بۆ من ناخۆش ببێت بەڵام پێویست ناکەم مەسە لێرە باسیکەم بەڵام بەنیش بە شێوەی عامی گشتیش هەر ناخۆش بوو بە عامی خەڵک بکە بێ موچەی و دواکەوتنی موچە و ئەم بارودۆخی قەلەقی ژیانی خەڵک ئیتر هەم لەسەر ئاسی ناوچەکە و جیهان و یانی دایمە خەڵک دڵی بەعام خەڵک دڵی ناخۆشە دڵی من ژێکێکم لەو کەسانەیە کە بەشێکی لەو کۆمەلگایە و ئەوەی لە کۆمەلگاکەیە ئێمەش ئەگرێتەوە ساڵێکی خۆشنەوە بەنیسبەت ئێمە ئەی بە پێچوانەوە با لەم ناخۆشیە خۆشیەکمان بۆ باسکەی ڕووداوێکە ڕاستە ڕووداوێک دیارە ناخۆش بۆ بە گشتی ساڵەکەی لا ناخۆش کردی بەڵام مانایەوە نییە کە خۆشیتیانە بوو بێ ئەکرێت چیرۆکێکی خۆشمان بۆ باسکەیت کە بەسەر هاتە بێتەوە دڵخۆشی کردبی ئێستا بیری لێقەیەوە کە لەم ساڵی 2025 ئەم ڕووداوە ڕوویە یعنی مەبەستی لە چییە لە ڕووداوێکی خۆش مەسەلەن ژنە بۆ کوڕەکەیە نابێ مەسەلەن لە وەزیفەکە تا پلەیەکە بەدەستێ نابێ مەسەلەن لە کاری خۆ تاکە ئاواتێک بۆ لەو ساڵدا بەجێتێ نابێ شتێکت بیر بێت واللهی شت بووە بەڵام شتی بچووک ینی زۆر شایانی باسکردن نییە شتی بچووک بووە کە لە ژیانی شخصی خۆما بووە خۆشەکە باڵی بەسەر ساڵەکە کێشاوە ناخۆشیەکە زۆرتر بە بەداخەوە هیوادارم ساڵی داهاتوو ساڵێکی خۆش بێ بە عام بۆ خەڵکو و ئێمەش بەشێکین لەو کۆمەڵە خەڵک دڵی خۆش بێ بەش دڵمان خۆشە بێ و ئەوەی لە ساڵی ڕابردووە وەکو نەکسە ناخۆشی بۆ من هەبووە ئیشاڵا لە ساڵی داهێنا خوای گەورە خەرمان بۆ کاتە دڵمان خۆشکە. ساڵی 2025 لە کۆتاییەکان نزیکە بێتەوە بۆ جەناب ساڵێکی چۆن بوو بەسەرهاتێکی خۆش ناخۆش بۆمان باس بکەین واللهی بەسەرهاتی خۆشی کواتیا بوتیا بوو والله هەر وڵات ژیانی خۆت ئەگەر بۆ ماوەکەی بەسەرهاتێکی خۆش یان بەداخەوە ناخۆشێک ڕووداوێکە بوو بێ ئەم ساڵ زیاتر تەرکیز لەسەر ئەو ڕووداوە بوو بێ واللهی سپاس بۆخوا هیچ گودایکی ناخۆشم بەسەر نەهاتووە بڵێم بووە ئەی خۆش بەخوا خۆشمان بوو بە هەر وەکو ینی بەرامبەر وەساون نەخۆشی بوو نە ناخۆشیش کرد ئاسایی تێپەڕیوە ئارە وڵاش وەخت ساڵێکی ینی بەنسبەت عامەوە ناخۆش بووە چونکە هەر وڵاتێک ئابووری لە کستا بوو لە کزیا بوو ئەوەی خۆشی تیان نییە ئەجینا وەڵاهی تۆ ئیقتصادی وڵاتی بەرەوە باشی چوو هەموو شتەکان بەرەو باشێت تەسیری لە چاکەش کردووە لە هەموو شتێک ئارە وەڵا برا جاران ئیشی ئێسا و کاتانە عەز و ئاسمانی بێنین هەر ئەم ساڵ هەر ئیژ نییە یعنی وەرە ڕۆژانە سوێن و قورئانی بۆ خۆم بڕوان ناکەم دوکانێ لەم ناو ئیسفادەی کردبێ ینی تۆ سەر بەسەریش دەچیە زەرەرە تۆ لە بەیانی بێت ئەوڕێشکەیشی دەستەکەی زەرەر چییە؟ خۆ زەرەر نییە پارە بڕوە تۆ هیلاکی مانجەسەی و کات و هەموو ژیانی خۆشی لێ ڕوە دەرناکاتەوە نەبەخوا دەری ناکە نەبەخوای گەورە ئێستا نەفسی ئەمڕۆی من ناڵم ناکوزیەمەوە بەڵام بۆ واقعەکەم ئەمڕۆ تا لە هەشتی بەیانوێت میشم کردووە قەسەم بەخوا بڕوا ناکەم پارەی کرێ و شتەکانم دەرکرد بێ لە هەشتی بەیانیوە ئێستا سێ و چل دقەی ئێوارەی وەرزی زستانە ئارەوەڵا وەرزی هاوین بێ بڵێ 4 5 ساعتی ترم ماوە ناوەڵاهی برا سوێن و قورئانێ بۆ خۆم پارەی شتەکانم دەرنەکردووە هەر منی من بڵێم من بێسا ئەوە ڕۆژانە 300,000 بەس کرێینەکە دەبڕۆت دەخیلەکەی 400,000 تیانی چۆن پێ بڵێم 2025 خۆشە ناوەڵاهی قەت بە خۆشم دەزانی ئینشەڵا ئەمە تێپەڕێنین بەئیزنی خوایتە ساڵی ئایندە ساڵێکی خۆش بێ و خۆی هەر وڵاتێک کار و کەسابەتی تیا بوو مشکلە و کێشەی کەمە هەر وڵاتێکی کەسابەتی تیانە بۆ سەرتاپە هەمووی مەشاکیل و کێشە و ئاژاوێ لای جەناب و ساڵی 2025 چۆن بوو ساڵێکی پر نەئامەتی بوو ینی هیچ خۆشیێکی دیانە بووە میلەت لەبەرەوەی بێ معاشیە بێ دەرامەتی خەڵکە خەڵک فەقیر و ژارە خەڵک بێ ئیشوکارە سەرمایە نەود نییە ئەوە هەموو ساڵێکی بەنسبەت جەناب تۆ ڕووداوێک هەبوو خۆشیان ناخۆش لەم ساڵا ڕوویدا من نیسبەتی من حەمدوسەنا بۆ خۆی گەورە ئەکرێ خۆش بێ ڕووداوێکی خۆش باسکە شتی وا بڵێن بۆ من تۆتە بەشداریش ناگەم لە تەمەن لەبەر تەمەنەکەم ژیانی خۆتا خۆش بووە نیسبەتی شخصی خۆم خۆش بووە بەس بۆ خەڵکی عام بڵێن
ناڕەحەتە و ناخۆشی گەنا بۆ شخصی خۆم زۆر خۆشی شتێکی دیمەنێکە بینیوە هی خەڵک کە هەستە کردووە دۆخێکی ناهەمواریانین خەڵکە و دیمەنەی چەمچەماڵەوە زۆر ناخەژێن بوو ئیتر ئەمەی سەیسایق ئەمەی ئەم شتانی کە ڕۆ ئەم خەڵکوشتنا ئەمانە هەمووی ناغەژێن بە نسبەتی خەڵکۆ ئەمە زۆر ناڕەحەتە بەیان نسبەتی من شخصی خۆم زۆر ناڕەحەت مەکا کە شتێکی ئاوا بینم بۆ جەناب و ساڵی 2025 چۆن بوو؟ واللهی چی بڵێم ئیشەڵا هەر خۆشە گزەرێ و هەر خۆش ئەوێ و ڕۆژەڵاتن ئەوڵێ خی تەبارەک و تاالان جەماحەتە ئالم لافا و ئازار و بێزارە پارێزێ و ئێمەش خۆشیمان بۆ کوردستانەیە و بۆ هەموو جوانەکان خوا بە ئارزویان بگەیەنێ چ شارێکی ڕۆژەڵات لە ڕۆژڵا دانیشتی بۆکانین بەڵێ جەنابەت دایکمە باسێک لە ڕووداوە خۆشیان ناخۆشەکانی 2025 بکەن کە بەسە خۆتان ناتبێ خانەوادەیان خۆش بێ ناخۆش بێ وام لە بیر نییە شتێکی وام لە بیر نییە بەگشتی 2025 بۆ جەناب چۆن بوو خانەوادەکە چۆن ئیشەڵا خۆشە بێ ئیشەڵا خۆشە بێ 2025 یان بێتەکەی با من بزانم 2025 بێتە ساڵی ئەم ساڵ کە تیا گوزەرمان کرد چۆن بوو؟ وەڵا خۆش گوزەرە من هاین لێرە و لەخوا بە زیایە دوکانی فەرشفرۆشیمانەیە و ساڵی چەند واتونەتە ئێرە بۆ کار ئێمە ئەلعاندە ساڵین هاینە ئێرە بەڵێ ساڵە لێرە ئەرێ وەڵا ساڵی 2025 ئەم ساڵ بۆ ئێوە باش بوو زۆر باش بوو لەخوا بە زیاد بێ دوعامان بێ بکە ساڵتر وەختەرە بگەێمە بۆ تۆ کرێکی ناڵسەنم یا جەنابەت بەو هیوایی کە لە ساڵی 2026 بتوانن خانوو بکڕن باششکر یاخوا سەلامەت بی لە کۆتایەکانی ساڵی 2025 نزیکە بینەوە ساڵی 2025 بۆ جەناب و چۆن تێپەڕی؟ 25 باش و ناباش بوو ناباش بوو وەڵایەت باسێم بێمەعاشی نوێ خەڵک تۆزێ هەرەوەڵا بەیلاکە چوە واتە بەگشتی ساڵی 2025 بۆ جەناب و زۆر باش نەبوو بەخوا نەک منە هەر بووە گەلێک کەس باش نەوە ئەکی باسێکی ڕووداوێکی خۆش ناخۆشمان بۆکەی لەم ساڵە ڕوویدا بێ بەسەر جەناب تا یاخود خانەوادەکە و چواردەوتە ڕووداوی خراپ ڕووداوێکی خۆش بێ ناخۆش بێ خۆش لەخوا بەزیار ڕووداوی خراپ ڕووی نەداوە لە من نسبەت خۆمەوە الحەمدولیلا ئەی ڕووداوێکی خۆش بەسەراتێکی خۆش لەم ساڵە ڕوویدا بێ بابەتێ جەنابی دڵخۆش کرد بێ وڵی شک من هەمم واتە بە گشتەکەی بەڵام 2025 بۆ جەناب و زۆر خۆش نەبوو وڵی بەنسبەت من نەخوەم هەموو کەس مەبەست دۆخە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتێکی وڵا باسێم پێمەعاشیوینە خەڵک فەقیرە و خەڵک کرێکی هەدواری کرێکی و نەبوونەیە وتر بەنسبەت خۆم تۆ دێمەعاژمەیە بەخوا بەسێمان جارێ درێ ئیسپاتی لێ ناکەی ساێنی حوتە خێزانم من بەسەر خێزانی بەدەوە یە کرێکی نیمە کە کرێچین واتە چاوەڕێ ئەو بەعاشن بەخوا چاوەڕێ من دخۆم ینی منێکی وام نییە کاسبێن بۆ بکاویان مەسەرە هەر کوورێکمە یەکە تەقسێکی پێ بەخوا بەشی خۆیەکە بخواێرە کیلوێ تەماتە بۆ خۆی ناکە بۆ ماڵەوەی ناکرێ لەبەرەوەی بەش ناکە فەقیر بەش ناکە شێکی وای نییە شێکی تەختەکە عنی شێکی ئەوەی نییە کە بڕی دا هەرێکی وای بێت مەعاشەکەی جەنابەوە ئەوش مەعاشەکەی جەناب بەخوا خی گەورە ئاسانیکە خی گەورە باشتی وەڵا ساڵی 2025 بۆ جەناب و چۆن بوو وەڵی 2025 سپاس بۆ خی گەورە خۆش بوو بەڵام کە کەم تەرخەمی حکوومەتی تیا بوو سەبارەت بە هاوڵاتیان سەبارەت بە میلەت باوڵێن لە بواری بێ موشەیی بێ مەعاشی وایان کرد لە میلەت کە بەڕاستی خەم و خەفەت و مەراقێکی زۆریان ها بەسەر میلەتە میلەتیان وادا بێژە بیری لە هیچ خۆشێکی ساڵ نەکردوەوە بەڵام داواکارین لە خوای گەورە یەک لە خوا دوو لە بەرپرسانی حکوومەت و کاربەدەستانی حکوومەت داواکارین لیان کارەڕاتیەکەن میلەت دڵخۆش بێ بامانەوەیان لەسەر حکوم ئێمە ئەومان لیان ئەوێت هیوادارین ئێوەش ئەم دەنگانە بگەێنن وەکو ئێوەی کە ئێوە با بڵین پەیامنێرێکن ئێگەێنن بەدەسەڵاتدار چیرۆکێ بەسەر هاتێکە بەسەر تا هات بێ لەم ساڵە وەڵی ئاوێک بیر بێت ڕووداوێک کە بیرم بێت هیچێکی وان نایەتەوە خەیاڵم بەڕاستی بووە سەبارەت بەوەی کە بڵێن بۆ نونە لە بواری فەقیریا لە بواری بێ ئیشیا کە ئیشکەم بووە پرۆژە نەبووە ئیشکەمی کردووە باڵێن هەوڵمان ناوە
بڵین ئاواتێک داواکارێکی ماڵ مناڵ کەس و کار بێنی نەدی لە بواری نەبوونی یا و لە بواری بێ ئیشی یا و لە بواری بێ موچەوی بێ مەعاشی یاوایان کرد لە میلەت کە باڵێن هەمووی لە بواری خەم و خەفەت و مەراقا ژیاوە ئەوەمان هاتوۆتەوە خەیاڵ کە هەوڵمان ناوە شتێک بەدی بێنین بۆ ماڵ و مناڵ بۆ کەس و کار لە بواری بێ موچە یان نەبووە ئیش و کار و کاسبی نەبووە نەمانتوانیوە پرۆژەکان بۆ بەدەست بێنین ئەمەوان هەبووە ینی ئەم چیرۆکەمان نەبووە کە داواکاریمان لە بەرپرسان هەیە کە هەوڵ بن کارەڕاتێکن هەوڵ بن بۆ میلەت بۆ مانەوەی خۆیان لەسەر حکم و دەسەڵات بۆ مانەوەی خۆیان لەسەر حکم و دەسەڵات بەڕاستی ئێمە بە هۆکاری خەم و خەفەت و بێ ئیش و بێکار و کاسبی کەمترێ بینین بەڵام ئێوە زۆر ئەیبینن بینینێکی ئێوەش هۆکارێکە بۆ ئەوەی بیاونەوە خۆیان بیڵنەوە لە سەر حکم و دەسەڵات کارەڕاتێک وان نەکەن کە میلەتیان لێ ناڕازی بێت. جناب چۆن تێپەڕی وەڵا خازنە بخوا بەخوا خازنە ئەمساڵ فرە لە فشارەوین بخوا لێرە نەهاتین بۆدا کاسبی کاسبیش نەماوە نەوەڵا بەخوا کاسبی نەماوە لە شارێکی ڕۆژهەڵاتی وەڵا لە جوان ڕوو ئەکرێ بەسەراتی ڕووداوی چیرۆکێکی خۆت لەم ساڵا بۆمان باسکەی خۆش ناخۆش بەخوا هەر من خۆشم نەوە ئیمساڵ ساڵێکی خاصم نەوە هەر لە فشارەوەم لێرە لە هەرێمی کوردستان لە فشارا بوو یان لەوێنە لە هەرێمی خۆمەنەوەی وەڵا دۆخی مادی یان کۆمەڵایەت وەڵا مادی وەڵا ئارە وەڵا فرە لە فشارەوەم وەڵا یان ئێتوانی بڵێن ساڵی 2020 بۆ جەناب خۆش نەبوو وەڵا خۆش نەوە وەڵا ئیمساڵ بۆ من خۆش لە فشارەوەم لە فشار هاتمە زێرات بتم خدمەتکەم لێرا کارێ شتێ بکەم هیچ نییە ئیشیش نییە بەخوا قەسەم چوار ڕۆژی ئیشم نەکرد بەخوا قەسەم وەڵا قەسەم حەچێکم پولی هوتێلەکەم بۆ دەرناوێتەوە لە قەرزداری هاتم بۆ ئێرانە ئەرە وەڵا قەسەم حەچێکەکەم هیچ کارێکشم بۆ ناوێ هیچ نەماوە بە مردمی ئێران گشتیا لە فشارە وەڵا قەسەم کارتان بۆ ئاسانکە مەمنونی تەشەکر فەرە خۆشحاڵم وەڵاوەی ڕاستی بێت 2025 بڵێم بە کۆمەڵی قۆناغی باشە تێنەپەڕی بەڕاستی ئەوە تا داهاتیم وڵاتە خۆدەزانی ماشەڵە بڵێ داهات نییە هەیە بەس وەکو شتێک بە عەدالەتی ببینە سەر ژیانی تایبەتی خۆت ڕووداوێکی خۆش ناخۆش یان بەگشتی بۆ خۆت ئەم ساڵ چۆن بوو وەڵی 2025 بەڕاستی بڵێم شتێکی ئاوا نەبوو بڵێ باش بوو نەوەڵا باش نەبوو بەعام چونکە زانی جوانە ڕاستیەکەی مامۆستا هەندێک شت هەیە هەندێک شتیش هەیە پەیوەندی بەخۆتەوە نییە سێرەکەی تەسیری لێ نەکە تەسیری لێ ئەکا ڕووداوێکی خۆش هەو بە ناخۆشە بۆ بیرە بێ بۆمان باسکەی وەڵای ڕووداوی ناخۆش بە زۆری زۆر بووە لە کوردستان لەو ڕووداوانەمان بۆ بەسەر خۆتا هات بێ بۆ باسکەی کە ئەم ساڵ لە دڵ دەرناوچێ و پێم و تەسیر بووی وەڵی بەڕاستی ئەم کارە ساتە سروشتەی کە ڕووی کردە چەمچەماڵ بەڕاستی تەسیری لێکردن چونکە کۆمەڵی خەڵک هەبوو بەڕاستی ینی بەڕاستی ئەگە ئەو نەڕۆشتایەتە ماڵیان پێم وا بێت لە 30 ساڵی تەمەنیانە 20 ساڵی تەمەنیانە هەر بە فەقیری ژیاون بەڕاستی کۆمەڵی خەڵک هەیە زۆر بە عیزت بووە بەستر بۆ دەرکە و خەڵکی هەژار زۆر هەیە لە مەرێمە زۆر هەیە بەڕاستی ئەو خەڵکانە گە باران نەڕۆشتایەتە ماڵیان خواگەدارە هەر ئاوا ژیان و کەسیش پێیان نەیە زانین ینی بەڕاستی خەڵک هەیە بڕوان پێ بکە لەژێر نەوەدەکانی شوێژی نەک لە ئێستا لە 2025 ئەم هاوڕێت کە لەگەڵ تا پێم خۆش ڕێژە گفتوگۆ بکەم بە گشتی ساڵی 2025 بۆ جەناب چۆن وەڵی بۆ منیش هەر وەکو ئەم خەڵکەیە کە بەڕاستی ئەمە ژیانێ حقیقەت ینی بەڕاستی کۆمەڵی خەڵکی فەقیرەیە تۆ ئەگەر خۆشەوە بێ دراستەکەونە بێ بڕوا بکە هەر تەسیری تێکە وایە بەڕاستی هەر نامرتاحیە بێ مەعاشیە ینی کۆمەڵێ ئیش هەر نەماوە ڕاستی ئێستا من برادرم هەیە لە قەزاونەحیەکانە دانیشێ بڕوا بکە ڕۆژانە هەفتانە تەلەفۆنم بۆ گاڵێ کاکە ئیشێکم وە بدۆزەوە لەم کاکە وەڵڵاهی نییە ئیشی ژە بێ شوێنی خەونی ئیتری بەڕاستی ئەمە کارەساتە ڕووداوێک هەیە کە بەسەر جەناب تاتبێ لە 2025 خۆش یان ناخۆش بیرە بێ وەڵڵاهی وەکو خۆش هەر نییە ڕاستی کامە خۆش من بۆ خۆم والله ڕووداوی ناخۆش بۆ نمونە ئەمەی ئەم لافاوەی چەمچەمان بەڕاستی تەسیری ئەوەی هەر کەسێ خۆی بە مسلمان بزانێ بەڕاستی ئەبێت تەسیری تێکرد بێ ئەگنا مسلمان نیە چونکە بەڕاستی ئەو خەڵکە کۆمەڵی خەڵکی فەقیر ینی کەوتە سەر شاشە ینی ماڵی ئەو کەسانە بێ بەڕاستی کە هاوکاریان کردن کە هاوخەمیان و کە چوون سەردانیان کردن کۆمەڵێ پێداویستی ئەگە سەرەتاییش بوو بێ بەڕاستی جێی دەستخۆشیە و من وەکو خۆم ئەگەر هەر دوعای خێرم بۆ کردن پێم ئارە وەڵی وتومە یاڕەبی کاکە ئەوەی لە دینارێک و حتا هەرچەنێ لە دەستی بۆتەوە
خی گەورە جەزایان باتەوە. باشش کرد قوربان یا خاسەلامت ساڵی 2020 بۆ جەناب و چۆن تێپەڕی قورآانە خاڵە لە بەیانەوە شووە بۆ معاش بەیانی زواتوە ئێستا بەرمکەوتەوە وڵی خۆش نەبوو نەبەخوا خۆش نەبوو خۆش ئەوەیە کە تۆ بچی 20 ساڵ خزمەتەکەی معاشەکە بنی بەخوا نایدە ئەوەدا نەبەخوا ڕووداوێکی خۆش ناخۆش هیچی لەبیرە ئەم ساڵ بەسەر تا ڕوویا بێ لەخوا بەزاوێت ڕوودایی ناخۆش نەبوو ئێستا پیرێنێکی بوورەوە لەوانەیە مردبێت لەوەی تەرمیناڵەکە شارەسوور چۆن پیرێژنێک وایەوە وڵی نەمرد بێ باش بەهۆی چییە پاڵەپەستۆی پاڵەپەسەوە لە بانی زۆر خەڵکە لێو سەرمایە و خەڵک فەقیرە و خەڵک نەبووە و ئیتر ئەو حاڵی خەڵک خۆش بیرە بێ ئەم ساڵ 2020 هەر هەمووی هەرمی بە سێ مانگ معاشێکاتەوە خۆشەکەی کامەیە بەخوا خۆش نەبێت خوا بکەم ئەم ساڵی داهاتۆ خۆش بێت هەیە واللهی خوازانێ بەدەستخوا و حکومەتەکەی بەدەست ئێمەسی دەسەڵاتمان چی هیچ دەسەڵاتێکمان نییە وانە الله ئامین من لە خزمەتانم 2020 بۆ جەناب و چۆن تێپەڕی والله هیچ گۆڕانکاریەکم نەبینی غێری خراپبوون نەبێت هەروەڵا بەس خۆش ناخۆشی چ بیرە ئەم ساڵ بەسەر تا هاتبێ بەسەر خۆمان نا بەس بەسەر دنیای هاتووە بەڵێ بەشی و گشتەکەی ساڵی 2020 بۆ جەناب و خۆش نەبوو ناوەڵا هیچ خۆش نەبوو نەک خۆش نەبوو بگرە ئەمەل کوژیش بوو یان هیچ شتێ بەتایبەتی وای لێکردی ئەمەل کوژ بیت بەتایبەتی یعنی لە چ بووە لە چێ ناوچەیەکە ئێستا ئێمە دنیا بۆ بە چەند بەشێکە ئێمە جیهانی قسە بکەین یان ناوخۆی قسە بکەین دڵی خۆت بەڵام زیاتر لە ڕووی کۆمەڵایەتی و ژیانی خۆتەوە ناوخۆی لە بڵێم لە کێیەوە ئەگە بڵێم نزیکی 25 ساڵە بێ من ناوخۆی بێ ئومێد بووم لە ناوخۆی ئە لە بێ ئومێتی هیچ تازە نییە بەلامەوە بووم باسکەی وای کرد کە ئەو نەبێ ئومێدبی ینی دووبارە بوونەوەی ئەو بێ ئومێدیانە کە هەر ڕوو ئەیاتەوە یعنی هیچ ئەمەلێک دروست نابێت ئەی چرۆ ناکە ئەی بۆ نمونە شتێک نبینی کە دڵی پێخۆشکی ساڵی 2025 بۆ جەناب و چۆن تێپەڕی ساڵێکی ناخۆش بوو ئەی کەسابەت نەما ئیش نەما هیچ شتێک نەما ناخۆش ئەکرێ باسێکی ئەوم بۆ بکەی وەکو خۆت شخصی ڕووداوێکی خۆش ناخۆش لەم ساڵدا بەسەردا هاتە بێت ناخۆش چییە خۆش و ناخۆش چییە هەموو ئینسانە ڕووداوی ناخۆش و خۆشی هەیە بەتر ئەمە بە بۆنەی سارد و سەرماقەوە هەموو ناخۆش بوو چکەمە ئیشەکەی لەسەر جادا کێشەکەمانەوەیە سەرمایەکی ناخۆش بڕوکێن هەر وێران تەقا هەر بەخوازە جامانەیە مل پێچێ سکڵاوێ نازانین چی بکەین ساغ بێ واتە بە شێوەیە گشتەکە توانین بڵێن ساڵی 2025 وەکو ساڵەکانی تر وا بوویان ناخۆشتر بوو وڵا ناخۆشتر بوو بوونی کەسابەت نەما کەسابەت نەما ناخۆشتر بووم ساڵ ئەمەش کاریگەری لەسەر ڕەوڕەوەی ژیان و لایەنی کۆمەڵاتیش دروستە هەموو دروستەکە زانین چ کابراسا پێی نییە نانێ بخوا داماوە چی بکە ئەچێنەوەگایە خوا بە ئازاد ناتێرە خۆتەوە نا لای مشتێکە بخوا بە 3000 وەنیە کەبابە 3000ەکەی تۆش بازاڕی نەماوە کە نرخی لە کەبابەکانی دەرزان ئەرزانتری شەوکەچی بازاڕش نییە خەڵکەوێ پارەی پێ نییە ئەیدا ماوەستا بێ لای من دووشی خوا بای 6000 کە پێی نییە کابرا مریشکەکەڕێ بە 6000 بەدڵ لە ماڵ مناڵی خوا نا لای من دووکەوە خوا بە 6000 هیچ باشی دیان نەبوو باشە بوو والله بۆیە ئەی باشی چی بوو نە بازار هەبوو نە ئیش هەبووە نە ئیسراحەت هەبوو بە هیچ شەوە هیچ نەبوو خراپیەکەی بێ بازارێکە بوو ئاراوەڵا کەلوپەلە پێداویستیانەی جەنابتە بەڵێ ینی ئەوە هەمووی بای 1000 2000 ئەوەیە ئەو نرخە کەمەش هێشتا بازاری بازاری نییە ناوەڵە ئەی بەسەرهاتێکی خۆش ناخۆش لە ژیانی خۆتا ئەم ساڕی ئێستا هیچم لە بیر نییە ئەمدا قاوەڵات ناوەڵە بە گشتی 2025 بۆ جەناب و ناخۆش ئاڵا نەک بۆ من ئەنی بۆ زۆری خەڵکەکان ئارەوەڵا ئێستاشی لەسەر بێ هەر ئەم دەقەشە چی خۆشێک چی هەواڵێکی باشە بینی نەبوو بەس ساڵێک بوو بۆ خەڵک هەر هەواڵی موچە هات و نەهات و کەیێت و کەیێت و هەچی پەیامنێر و خەڵک هەموو مەشغوڵی ئەوەیان کرد بوو هەر باسی موچەیان کردووە پارەمان پێ نەبووە هەر باسی تر پارە موچە ئەکاو لەولاوە پارەی مەعاشی خەڵک نایەن ئەڵێ پرۆژەمان کردوێتەوە لەولاوە هیچ خەڵکیان بەوە مەشغوڵ کرد بوو ساڵ سەرهاتێکی خۆش ناخۆش کردم ساڵا بەسەر جەنابتە هاتبێ بۆمان باسکەی لەم بەینا
نەخۆش کەوتم 15 ڕۆژ لە ماڵەوە کەوتم هەر گەورە شفا با ئینشاءڵڵا بێەوەی ناڕەحەتی کردووی دیارە وڵای ناڕەحە بووم ئێستا هێشتا باش نەبوومەتەوە شفا با ئینشاءڵڵا هەر ئەوەی ئەگینا هیچ ئەم ساڵەکە هەرەوە بوو موچە هات و نەهاتون وەبدمان نرد و هاتمان و بەیانی 120ەکە خەینە سەر حسابەکە و دوو بەیانی و تەمووی نەکرێ و دوو بەیانیەت و ئیتی هیچ هەواڵێکی خۆش نەبوو بۆ ئەو خەڵکە بەعام ئەوەی کە گوێبیستی بوون قسە و وتەی دانیشتوانی شاری سلێمانی بوو هاوڵاتیان بوو بە تەواوی چین و جۆشەکانەوە لەسەر گوزەران و دۆخیان لە ساڵی 2025 باسییانەوە کرد کە ساڵێکی تا ڕادەیەک باش نەبووە هۆکارەکەشی بۆ لایانی پەیوەندیدا دەگەڕێنەوە کە بێموچەی و قەیرانی داراییە و بەشێکی دیکەشیان بۆ ئەو ڕووداوە نەخوازراوەی چەمچەماڵی دەگێڕنەوە کە لافاوەکە دەری خستکە خەڵکێکی هەژاری زۆر لەم هەرێمەدا هەیە و پێویستیان بە ئاوردانەوەیە تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بەو خودایەتان دەستپێرم کە سپاتە زایە ناکەن.